جارجارەیش لە نشێوەکان بەدەم ڕۆشتنەوە مەکینەی تراکتۆرەکەی دەکوژاندەوە، گوێی خۆی ڕادەدێرا وەک بیەوێت بزانێت لەم گەردونە تاریک و نوتەکەدا چی دەگوزەرێت. گەنجەکان کەمێک ترس و دڵاڕاکەیان هەبوو، بەڵام خۆشی گەیشتن بە سنوورەکانی تورکیا و ترس و ماندووبوونی شەوی ڕابردووی لەبیر بردبوونەوە. بە بێدەنگی چاوەکانیان بڕی بوونە ئاسمان و لە ئەستێرەکانیان دەڕوانی، پێدەچوو هەرگیز ئاسمانیان بەو سافی و بێگردیان نەبینی بێت، یا هەرگیز بەو شێوەیە دیقەتیان نەدابێت. بەڵام لە ڕاستیدا ئەوان لە ئەستێرەکانیان نەدەڕوانی، بەڵکو ڕوخساری ئازیزانی خۆیان لەو ئاسمانەدا دەبینی. هەر ئەستێرەیەک دەبوو ئازیزێک و گلەیی ئەو سەفەرەی لێدەکردن. دوای گلەییەکەش بەدڵێکی کەسەربارەوە نزای سەلامەتیان بۆ دەخواستن. هەمووان نوقمی خەیاڵەکانیان بوون، لە پڕ دەستڕێژی تەقە و بریسکەی گولە بەری ئاسمانیان گرت.